بیرۆکە لەوە هات کە تاکو ئێستا هەموو ئەو نەخۆشخانانەی کە دروست کراون بۆ عەزلکردن و بۆ چارەسەرکردنیان و بۆ چاودێریکردنی ئەوانەی کە تەنها کە ئەوانەی کە شوبهەی ئەوان لێکرێت توژوو بن لەگەڵ چارەسەرکردنەکەیان تاکو ئێستا شوێنێک نییە بە جیابێت ینی بە تەنیا بێت لە دەرەوەی ناو نەخۆشخانەکانی ترابێت بەپێ ئەو بیرکردنەوەی ئێمە کە بیرمان لێکردەوە ئەو بووکە ئەگەر لە ناو نەخۆشخانەکانە بیکەن لەوانەیە تووشی ئەوە بین کە ئەو نەخۆشیە جارێکتر بڵاوکەینەوە بۆ نەخۆشی ترکە نزیکە لێوەی هەرچەنە ئێمە هەوڵمان نابوو بیپارێزین هەر لەو ڕوانگەیەوە پێشنیاری ئەمەمان بۆ چەند کەسێکی خێرخواز کرد دەو خەتانەزان بودجەی دەستگای تەندروستی پێشمەرگە بودجەیەکی زۆر دیاری کراوە و ئێمە هیچ بودجێ بڕە بودجەیەکی تریشمان نە لە کۆرۆنا و لە غێری کۆرۆناوە لە هیچ شوێنێکی ترەوە بۆ دابین نەکراوە بە فکرەی خۆمان پەیوەندیمان بە چەند کەسێکی خێرخوازی ئەم شاری سلێمانیەوە کرد بەڵێنیاندا کە گەرزەوەیەکە هەبێت ئەوان بتوان هاوکارمان بۆی دروستیکەن تقریبا بە تێکەڵاوی کارەکان هەنێکی لەسەر بودجەی تایبەتی دەستگای تەندروستی پێشمەرگە و هەنێکی زۆریشی لەسەر ئەوان و جگەلەوەی پاشان ئامێرەکان و بەڕێوەبردنەکەی هەر ئێمابین ئێستا بە خۆشحاڵیەوە بین ئەمە تەنها ماوەی نزیکی 24 کاتژمێرە ئیشی تیاکرێ شەو و ڕۆژیش لەم شوێنە ئاکرێ ئەمە 25 بۆ 30 تەختە ئێستا توانای زیادکردنی تا 75 تەختی هەیە